نماد یاخود لوگوی ام دراوه دراوی الکترونی بیبی کیک بم شێوەیەیە کە زۆر جوانیشە. ئێوە بە هەڵکردنی ئەم دراوە هاوڕان هەر وەکو لێران ئاماژەی پێ کردووە دراوی ئەلکترۆنی کیک پاداش وەرەگرن. لێرانە لەسەرەوە هەروەکو بینن شێوەی کڕینی ئەم دراوەیە کە ئێواتوانن لە ڕێی پانکێک سوابەوە لە ناو تراسوالێت یاخود مێتامەسک ئەم دراوەی بکڕن. باینەنسەکڕن لە ئەکسچێنجەکان و باینەنسەکانتان ئەکەم بە دراوی ئەلکترۆنی بیبی کیک کە لە خانوادەی پانکێک سوابە واتە مناڵی پانکێک سواب. لێرانە شەڕوەکو لەسەرەوە بەڕێزانم کڕنی ئەم دراوەیە هەروەکو دەینە خوارەوە ڕوتمەپ و نەخشە ڕێگای ئەم دراوە پێتان پیشانەدە کە لە داهاتوودا چ کارێک ئەنجامەدەن و لێرانەش باسی هەروەکو ئاماژیان پێکرد باسی پاداشی ئەم دراوەیەکە کە بە شێوەی خێرا دێتە ناو تراسوالێتی ئێوە بە هەڵکردنی ئەم دراوە پاداش وەرەگرن هەروەکو ئاماژیان پێکرد و هەروەکو دەینە خوارەوە لێرانە شاوڕێم ئێواتوانن لە ڕێی تراسوالێت هەروەها مێتامەسک ئەم دراوەی بکڕن هەروەکو گوتم لە ناو پانکێک سواب کۆی گشتی هاوڕان وێبسایتی ئەم دراوە ئەلکترۆنیەیە کە بیبی کیکە کە دراوەکی زۆر ئایندەدارە و هەروەها ئەمەش باسی ئەم دراوەیەکە کە من لەبەر قەوانینی کۆپیڕایتی یوتیوب ناتوانم ئەم ڤیدیۆ بۆیەوە پاش بکەم بە خۆتان وەرنە ناو وێبسایتەکەەوە بەڕسی ئەم ڤیدیۆش بکەن بەلێ بەڕێزانم کە ڤیدیۆیەکی زۆر گرینگە باسی نەخشە ڕێگای بیبی کیک ئەەکەم. بەڵێ هاوڕان بۆ ئەوەی من ڤیدیۆکەی زوو درێژ نەکەمەوە ئێستا چینانەوە کوین مارکێت کەپ و پێشەوەی بچین هاوڕان BSC ئسکان کوین مارکێت کەپ کوینگێکۆ سپۆنسەری ئەم دراوان دراوی ئەلکترۆنی بیبی کیک بۆ ئەوەی ڤیدیۆکەی درێژ نەکەمەوە ئێستا چینانەوە کوین مارکێت کەپی و نرخی ئەم دراوە شتان پێشان نەدەم. بەناوی خۆست لاو هاوڕان هیوام لە هەر شوێنێ بنساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتماین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فەیسبووکی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت و بەڕێزانەکە یەکەم جارە و چەنێلەیە بینن لێرە چەنێلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتماین هەفتانە 2 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێواتوانم بێ بەرامبەر دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دولاری ئەمریکی بەدەست بهێنن بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سەبسکرایب بکەن زەنگولەیتان نشێش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتوب لە ڕێی نوتیفیکیشنەوە تۆ یاگادار بکاتەوە و تو یەکەم کەس بیکەبەی ڤیدیۆکان ببینیت. باوچینانەوە کوین مارکێت کەپ ئەم دراوە لە ڕۆتبەی 3854 کریپتۆکارنسیە بازاری کریپتۆکارنسی یاخود بۆرسی جیهانی کریپتۆکارنسی 27593 کەس ئەم دراوە لە ناو واچلیستی خوان هەیە. لێرانە نرخی دراوەکە هاوڕێیان 3011 هەروەکو بینن دراوەکی زۆر ئایندەدارە. لێرانە کانتراک ئادرسی ئەم دراوەکە ئێواتوانن لە ڕێی پانکێک سوابەوە ئەم دراوەی بکڕن هەروەکو دەینە خوارەوە عەدەدی ئەم دراوە 100 ملیۆن دراوە هاوڕان کە زۆر کەمە بەڕاستی زۆر کەمە 100 ملیۆن دراوی ئەلکترۆنی بیبی کیک هەیە و ئەمەش نموداری ئەم دراوەیە کە تاکو ئێستا چەند بەرەو هەڵکشان و داکشان چووە و لێرانەش باوچینە سەربەشی ئێکسپلۆر هاوڕان لێرانە کە هۆڵدێرەکانی ئەم دراوە 56,000 کەسن و هەروەها لێرانە شاوڕان عەدەدی دراوەکە پیشانەدە. باوچینەوەنا کوین مارکێت کەپی لەسەر بەشی مارکێت بەڕێزانم لێرانە کلی لەسەر مارکێتی یەکەی لە ڕێی پانکێک سوابەوە لەسەر ڤێرژنی 2 و هەروەها زی تی کە سەرڕافێکە ئێواتوانە نام دراوەی بکڕن یاخود ترێیدی پێ بکەن. بەڵێ هاوڕان من هەموو جارێ لە هەموو ڤیدیۆکەم باسی ئەوەکەم باسی ئەوە یەکەم کە من هیچ سیگنالێک بۆ کڕم بۆ ئێوە بڵاو ناکەمەوە تەنها نیەتی من ئەوەیە ئەو دراوانە بە ئێوە بناسێنم کە باشترین دراوە ئەلکترۆنیەکانن و لە ئایندەدا ئەتوانێ سوودێکی باش بە ئێوە ببەخشێت. بڕیاری کۆتایی لە دەست خۆتانە باقل و منطقی خۆتان بڕیار لەسەر کڕین یاخود نەکڕینی ئەم دراوانە بدەن. بەڵێ هاوڕان لێرانەش مارکێت کەپی ئەم دراوەیە کە زۆر باشە و هەروەها مارکێت کەپی ڕۆژانەشی پێشانەدە کە ئێواتوانن بێن و بۆ خۆتان بەڕسی بکەن و بە ئەقل و منطقی خۆتان کار لەسەر ئەم دراوانە بکەن. بەڵێ هاوڕیانم
چیتر نام و ویدیوکی درجه پی بدین هاتینا کوتای ام ویدیویش هر رخنا کامن بسیاری که هبو لجر ویدیویا لچنل یوتیوبون بنووسن من بچاوان جوابتان دموا تا ویدیوهای کیتر وبسایت کیتر اپ کیتر بار و برنامه کیتر هموتان بخوای گورس برم خوایار و پنای ای و بید خواتان لگل